لە کتێبی Think and Grow Rich ناپلیۆن هیل باس لە شتێکی زۆر گرنگەکە. ئەڵێ کوڕێک لەگەڵ مامی ڕۆشتن، کرێکاریان هێنا و پارەیان قەرز کرد و ڕۆشتن لەسەر شوێنێک ئیشیان کرد کە بۆ دەرهێنانی ئاڵتون. ئەڵێ ئیتر ماوەیەک ئیشیان کرد و کۆمەڵێ ئاڵتونیان دەرهێنا، خۆڵی ئاڵتون و پارەیان دەستکەوت و ئەمانە ئیتر کەلوپەلیان کڕیوە، کرێکارێکی زۆر ئیشەکە لەسەر کانی ئاڵتون. ئەڵێ پاش ماوەیەک ئیتر نەما، هەرچیان هەڵکەن ئاڵتونی تیانە. ئەڵێ ئیتر ماوەیەک هەر ئاوە پارەی کرێکاریان ئەیا و گوتیان بەخوا دەری نایەنێ قەرزارە بین لەسەری و ئەڵێ هەرچیان پیا کردبوو بە کەلوپەلۆ فرۆشتیان، پارەی کرێکاریان یا و ڕۆشتنەوە. ئەڵێ وەڵا دوای ماوەی 20یان سێرەکەن کۆمپانیایەک چووە ڕێک لەسەر ئەو شوێنەی ئەوان خەریکی دەرهێنانی ئاڵتونە. ئەڵێ ئەم کوڕە ئەڕوا ئەپرسێ بزانێ مەوزوع چییە؟ ئەرێ هەر بەڕاست ئەو شوێنەی ئەمان ئەو هەموو هەڵیان کەند ئاڵتونی تیانەما بوو؟ وەڵا ئەڕوا ئەپرسێ ئەڵێ چییە وەزە؟ ئەڵێن وەڵا ئەمە ڕێگەیەکی ئاڵتون هەیە لێرە زۆر زۆر باشە و لەسەری ئیشە. ئەڵێ ئەپرسێ بە چەندێک گەشتونە تا ئەو ئاڵتونە؟ ئەڵێن 90 سانتیم ئازیزم. زۆر خەفەتەخوا. چەند مەتریان هەڵکەندووە لەوێ وازیان هێناوە، لە شوێنێکا وازیان هێناوە و زەرریان یاوە لە خۆیان و کەلوپەلیان فرۆشت و قەرزیان یاوەت و گەڕانەت و بۆ شارەکە خۆیان. دوای ئەوان کۆمپانیای هاتووە بەس 90 سانتیمی هەڵکەندووە گەشتۆ بە ئاڵتون. ئەڵێ ئەمە بوو بە گەورەترین دەرسی ژیانی، بڕیاریە ئەم جارە دەستی کرد بە هەر جۆرە کار و کەسابەتێ واز نەهێن. هەر ئەو ساڵە دەستەکا بە ئیشکردن بۆ کۆمپانیای گوازم تکتیان بۆ فرۆشێ بلیتە نازانم شتێکی وایان بۆ فرۆشە. ئەڵێ هەموو گەڕەکەکەیان یەک نەفەر نەیکرد، گەڕەکەکانی ئەم لاو ئەو لا کەس نەیکرد. ئەڵێ تەنانەت ڕقی ئێستا بوو چوو بۆ شارەکانی دەوروبەر. ئەڵێ ئەو ساڵە بە فرۆشتنی ئەوە لە ویلایەتە زۆراوزۆرەکانی ئەمریکاوە نزیکەی 1 ملیۆن دۆلاری دەست کرد. خۆشەویستن، ئەمە دەرس بێ بۆ هەمومان. جاری وا هەیە تۆ هەوڵی بۆ شتێ پێی بگەی، سار دەبیتەوە بەڵام لەوە ئەچێ یەک تۆزی مانە. باشە کاتێک کە تۆ وازەهێنی جاری وا هەیە یەک تۆزی ماوە زۆرە بڕیوە. تۆ بۆ نمونە 10 هەفتەیە خەریک، احتیمالی هەیە تا 3 هەفتەی تر بەجددی خەریک بی بگەی بە نەتیجەیەک زۆر زۆر لە نەتیجەی هاوڕەکانە باشتر. جا باشترین شت ئەوەیە کە تۆ ئێمەش نەبی مەوعیدیش نەبێ، تۆ دەرسی تۆمارکراو لە بەردەستە، دنیای شت فێر کراوی، وەرە تەطبیقی کە، وەرە ڕاهێنان کە و بەردەوام